فەرماندی ئۆپراسیۆنên نینەوە کۆنتڕۆلکردنا هەردوو گوندên دیرباز و کەرامەل مێحوەرە مەخموود ڕاگەهاند و هژمارە گوندên کوڵچانە هەلوێ مێحوەری هاتیە کۆنتڕۆلکردن گەشتە 10 گوند. ئارتێشی عێراقی ئاماژە بیۆچەندێت کە نەهابتنێ 2 گوندمانە لە مەفرەقەی حاجی عەلیش بۆ کۆنتڕۆڵ بکەن و بە جهێ استراتیجیە داعشێت تێنسانین شبەڕەیە مەخمووری گوێر بە هاوراگرێ دەدا. فەرماندەی ئۆپراسیۆنên نینەوە ژێڕاگەهان هەیانەها زێدەتری 200 کیلۆمەتر چارگۆشە کۆنتڕۆڵ کرینە. هەیە داویە ئیساڵ باژەرە مووسڵێ کۆنتڕۆڵ دەکەن. لە ئێستادا توانای دژمن بە یەکجاری شکاوە و هێزەکانی ئێمەش وریان بەرزە و لە ڕۆژانی داهاتوودا گوندەکانی دیکەش کۆنتڕۆڵ دەکەینەوە. دەستمان بە ڕاونانی چەکدارانی داعش کردووە. ئێستا شوێنیان نەماوە و تا کۆتای ئەم ساڵیش ناوەندی شاری مووسڵ و خاکی عێراقیش لە داعش پاک دەکەینەوە و ئاوارەکانیش دەگەڕێنینەوە شوێنەکانی خۆیان. دەداوی هێرشا چەکدارە داعشێدا بۆ سەر ئارتێشە عێراقێ لە مێحوەرێ مەخموود و ڕۆژا پێنجشەمبێ بوو ئەگەر هەگەشتنا ئۆتۆمبیلەکە بۆمبەکریا داعشێ بۆ ناوسەنگەرێن ئارتێشە عێراقێ 12 لەشکر بریندار بوون. هەفتە ئارتێشە عێراقێت بێژن کارینە سێ ئۆتۆمبیلیان جنیان بۆمبەکری بتەقینن. نعم زيارة السيد وزير الدفاع سەردانی وەزیری بەرگری و بەرپرسانی باڵای عێراق بۆ بەرەکانی جەنگمان ورەی زیاتری پێداوین و پێداویستەکانی بۆ دابین کردوین. هێزەکانی هاوپەیمانانیش بەردەوام هاوکارمانن بە تایبەتی لە ڕێگەی فڕۆکەکان و تۆپخانەکانی ئەمریکاوە. ئۆپراسیۆنên نینەوە تەکەس دکە کوتکارن داعشێ سنوورێ پارێزگا نینەوە تێک بشکێنن. گەلێک نەمایە ناحیە گیارە بتەمامی کۆنتڕۆڵ بکەن. یەکەم جار بە بردومانی هاوپەیمانان بە فڕۆکە لە دوای بە تۆپەکانی ئەسنادی جێشی عێراق و هاوپەیمانان تا سعات 6 ئۆپراسیۆنەکە دەستی پێکرد. لیوای 37 درع تەبعاً پێشەوە بۆ لیوای 72 بەشداری عملیەکەی کرد. ئۆپراسیۆنە کۆنتڕۆڵکردنا مووسڵێ لە 24 ئادارە ئیساڵ دەست پێکرد و تەنەها 10 گوند هاتینە کۆنتڕۆڵکردن و دنەهاداشی هێزێ نەولەهیە عێراقی ئامادەکاریان دکەنش بۆ دەستپێکردنا ئۆپراسیۆنەکە بەرفرەتر بۆ کۆنتڕۆڵکردنا تەمامیان ناوچەیەن پارێزگا نینەوە گەل باژارەیە مووسڵێدا.